سەردەمی ئاوابوونی ئەستێرەی ئەردۆغان و حیزبی ئیسلامی ئاکاپا دەست پێ دەکات. ڕۆژی یەکشەممە 12 خاکەلێوە هەڵبژاردننی ناوچەی لە تورکیا بەڕێوە چوو. هەڵبژاردنێکی کە تێیدا سەرۆک شارەوانیەکان و بەڕێوەبەرانی ناوچەکان هەڵبژێردران. هەڵبژاردننی شارەوانی شارە گەورەکانی تورکیا و هەروەها شارەکانی کوردستان بە زۆر هۆکار گرنگیەکی سیاسی و ڕەمزی ئەولاتر لە هەڵبژاردننی سەرۆک شارەوانیەکانی پەیدا کردووە. سەرکەوتنەکانی نارانی پارتی کۆماری گەل و هەروەها پارتی یەکسانی و دموکراسی گەلان کە لە نێو خەڵکی کوردی تورکیەدا نفوز و کاریگەری هەیە و هەروەها شکستەکانی پارتی دەسەڵاتدار کە ئەردۆغان هەوڵی دەدا بە فریوکاری پەردە پۆشی بکات گرنگیەکی تایبەتی هەیە. نزیکەی 61 ملیۆن کەس لە شارۆمەندانی تورکیا مافی بەشداریکردنیان لا هەڵبژاردنەکانی ڕۆژی یەکشەممەدا هەبوو. ڕێژەی بەشداریکردن لە 81 پارێزگای ئەم وڵاتە بە زیاتر لە 77% مەزەن دەکراوە. ئاکپارتی حیزبە ئیسلامیەکەی ئەردۆغان 37% دەنگەکان و پارتی کۆماری خوازی گەل 38.5% کۆی دەنگەکانیان بەدەستێناوە. پارتی یەکسانی و دموکراسی زیاتر لە 5% دەنگەکان و سەرۆکایەتی شارەوانی چەند شارێکی کوردستان لەوانە مێردین، وان و دیاربەکری بەدەستێنەوە. تا ئەو جێگەی پەیوەندی بە دوو حیزبە ڕکابەرە سەرەکیەکان واتە پارتی کۆماری گەلی ئۆپۆزیسیۆن و پارتی دەسەڵاتداری ئەردۆغانەوە هەیە، لە ڕوانگەی بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و کۆمەڵانی خەڵکی ستەم لێکراوی کوردستانەوە دەنگدەران بە هەر هۆکار و پاڵنەرێکەوە چوو بێتن بۆ سەر سندوقەکانی دەنگدان لە ڕاستیدا لە هەڵبژاردنەکانی ڕۆژی یەکشەممەدا لە نێوان خراپ و خراپتردا خراپیان هەڵبژارد. بەڵام هەر ئەم هەڵبژاردنە بوو بە نیشانەیەکی ئاشکرای ئاوابوونی خۆری حکوومەتی مەسەبی ڕەجەب تەیب ئەردۆغان و ئیسلامی سیاسی و هەروەها نیشانەی هەلومەرجێکی نوێی خەبات لە وڵاتەدا. تا ئەو جێگەی کە تەنانەت بە واتایەک دەکرێت بە کۆتایی قۆناغێک و سەرەتای قۆناغێکی نوێ لە ژیانی سیاسی تورکیەدا ناو ببرێت. سەردەمێکی نوێ کە وردە و بە شوێنەی هەلومەرجە بابەتیەکەی بۆ ڕەخساوە. ئەو هاوسەنگی هێزە نوێی کە ئێستا دروست بووە لەسەر بەستێنی بێکاری و هەژاریەکی کە بەردەوام خەریکە پەرەدەستێنێت ململانەی سیاسی و کۆمەڵایەتیە نوێیەکان لە تورکیەدا زیاتر دەکات. ئەردۆغان کە بەهۆی لە خۆبایی بوون و غروری ساویلکانەی خۆیەوە هێشتا نەیتوانیوە لە ڕەهەندەکانی ئەم گۆڕانکاریە لە هاوسەنگی هێز بە زیانی خۆی تێبگات، دوای ئاشکرابوونی ئەنجامی هەڵبژاردننی شارەوانیەکان لە باڵکۆنی بارەگای حیزبەکەیەوە لە ئانکارا قسەی کردو بەڵێنیدا کە لەو 4 ساڵەی تا هەڵبژاردننی سەرۆک کۆماری داهاتوو لە بەردەمیدایە بۆ خۆنێکردنەوە و قەرەبووکردنەوەی هەڵەکان کەڵک وەربگرێت. ڕەجەب تەیب ئەردۆغان ڕێبەری ئاکپارتی کە سەردەمانێک توانی بورژوازی تورکیا لە سەر لێشێواوی سیاسی دەرباس بکات، ئێستا لە گۆڕەپانی سیاسی تورکیەدا جگەل لە کەسێکی بێپلان و شکست خوارد و هیچی تر نییە. شکست و ناکامیە بەردەوامەکانی لە بوارە جۆرا و جۆرەکاندا یەک و دوان نین. ئەستێرەی بەختی دەوڵەتی ئەردۆغان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کاتی ڕووداوەکانی ناسراو بە بەهاری عەرەبیدا ڕووی لە ئاوابوون کرد. خۆشباوەڕیە سەرەتاییەکانی ئەردۆغان و حیزبەکەی کە خۆیان بە سەرچاوەی ئیلهام و ڕێبەری مەعنەوی ڕەوتە ئیسلامیە لیبراڵەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا دەزانی و بە شانازیەوە خەیاڵیان دەکرد کە دەتوانن جێگەی ئیمپەراتۆریەتی ڕووخاوی عوسمانی بگرنەوە وەک بڵقی سەر ئاو تەقیەوە. پاڵپشتیکردن لە داعش بوو بە ڕسواییەکی نێودەوڵەتی بۆ دەوڵەتی ئەردۆغان. سیاسەتەکانی دەوڵەتی تورکیا لە سووریا شکستیان هێنا و گروپە چەکدارەکانی لایەنگری تورکیا هیچ ڕۆڵێکیان لە داڕشتنی ئایندەی سیاسی سووریەدا نابێت. دەوڵەتی تورکیا بوو بە یەکێک لە دۆڕاوە سەرەکیەکانی گۆڕەپانی سیاسی لە سووریا. مانۆڕی سیاسی و دیپلۆماتیکی ئەردۆغان لە نێوان بەرژەوەندیەکانی ئەمریکا و رووسیا لە ناوچەکەدا جگە لە شەرمەزاری هیچ ئاکامێکی بۆ ئەردۆغان لێ نەکەوتەوە. ئەو ڕەوتی گەشەی ئابووریەی کە لە ساڵەکانی سەرەتای هاتنە سەرکاری ئاکپارتی بوو بە پلیکانی پێشکەوتنی ئەم حیزبە، ئێستا ئاراستەیەکی خێرای ڕوو لە دابەزینی بەخۆیەوە گرتووە.
بەهای لیرەی تورکیا گەیشتووەتە نزمترین ئاست لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا. دەوڵەتی ئەردۆغان کە توانی بووی ئابووری سەرمایه‌داری تورکیا لە چنگ قەیرانی بەربڵاوی ئابووری ڕۆژاوا ڕزگار بکات، نەیتوانی ئەو سەرکەوتنە بۆ ماوەیەکی زۆر بپارێزێت. گەشەی ئابووری وەستا و ئێستا چەقبەستووی و بێکاری و هەژاری جێگای گرتوێتەوە. شکستی هەوڵەکانی ئەم دەوڵەتە بۆ پەیوەستبوون بە یەکێتی ئوروپاش دەبێت بە لیستی شکستەکانی دەوڵەتی ئەردۆغان زیاد بکرێت. ساڵانێکی زۆرە دەوڵەتەکانی ئوروپا تورکیایان لە پشت دەواازەکانی یەکێتی ئابووری ئوروپا بە چاوەڕوانی هێشتۆتەوە. هەموو ئەم ڕاستیانە دەستیان داوەتە دەستی یەک و بوارەکانی پەرەسەندنی قەیرانی سیاسی و ئابووریان لە تورکیەدا ڕەخساندووە. دەوڵەتی تورکیا بەڕێبەرایەتی پارتی داد و گەشەپێدان و ئەردۆغان هیچ ڕێگەیەکی دەربازبوونیان لەم قەیرانە لە بەردەمدانیە. ئەمە لە حاڵێکدایە کە بزوتنەوەی کرێکاری لە وڵاتە خاوەنی گەلێک نەریتی بەنرخ و دەوڵەمەندی خەباتکارانەیە و یەکێکە لە بەهێزترین بزوتنەوە کرێکاریەکان لە جیهاندا. هێز و ڕەوتە چەپەکانی کۆمەلگا لە ناو بزوتنەوەی خوێندکاری ئەو وڵاتەدا ڕیشیان داکوتاوە. ڕەوتی سکۆلار و پێشکەوتنخوازی تورکیا ڕۆژ بە ڕۆژ لا نەریتە کەمالیستیەکان دوورتر دەکەوێتەوە. بزوتنەوەی خەڵکی کوردستان لە پێناو بەدەستهێنانی مافە سەرەتاییەکانی یەکێکە لە پایەکانی خەباتە پێشرە و پێشکەوتنخوازەکان لە وڵاتە. بزوتنەوەیەکی کە لە ڕاستیدا بووە هۆی شکستی حیزبەکەی ئەردوغان لە هەڵبژارنەکانی ئەم دواییەدا. تورکیا پێی ناوەتە قۆناغێکی نوێە، ئاڵوگۆڕێکی چارەنووسسازی کە دەتوانێت لەو هەلومەرجە بابەتیەوە سەرچاوە بگرێت بە هیچ شێوەیەک لەگەڵ هەڵبژاردننی نێوان خراپ و خراپتر لە هەڵبژاردننی شارەوانیەکاندا یەک ناگرێتەوە.